طلعن جوانا وكو حورا قردا سفيا، طلعن جوانا وكو حورا قردا سفيا، بجن ركوب قصوره تعيبينيا، بجن بلندو بقصوره تعيبينيا، بلا جوانا وزرنا داركي جي أمديا، چند جوانا وهوجيانا شوخي أمديا. من ناوي توام أندريوس كوري إسرائيل كوري خمو. طبعا أو نوانا لا إما لمسيحية كانوا آشورية كانوا شايعا يعني زور أندريوس زور هي أو جبابي شم عندك أو أبو يعني متابعي ديانتي دكردو إنجيلي دخين دوا تاريخي جياني مسيح باش دزاني ناوي كركاني خوي أمنو دو سي برايدي كم همو مان ناوى كان مان ناوي برادركاني مسيح وريقلتوا كانت صافي الطونة جوت ممكولة دواكو هرنينا وقواني كانت صافي الطونة جوت ممكولة دالي هرنينا هاي بأصل جينشين مان آسوريا كان همو أرمانيا كان لتركيا لدورو بشتي وان قولي وان هي بحيرة وان أو ذا دورو بشتي همو قندكاني أو دورو بشتي يتر أرمني بون ومسيحي بون آشوري وحتى كرديش يعني تيكل بون لغا باشان لزماني دولة عثماني أو يعني لبروا لشرية كم 1904 دا لقر إنجليزا كان ولقر ألمانيا كان شريان بو تركيا عثماني أو دا دوران دي يعني إنجليزا كانوا ألمانيا كانوا وأنا دستيان بسر تركيا كدولة عثماني بو أوانا جل الرقان كشركته أو حتى راوي مسيحية كان هذا قوتي أوانا سببي أويا سونك أوانا مسيحيين يتر همو يندر كردن هر بمنضالة وبقورو قسكوا حالاتن عندك كان هاتنا عراق عندك تونا سوريا عندك تونا إيران عندك تونا روسيا طلعن جوانا وكو حورا قردا سفيا، طلعن جوانا وكو حورا قردا سفيا، بجن ركوب قصوره تعيبينيا، بجن بلندو بقصوره تعيبينيا، بلا جوانا وزرنا داركي جي أمديا. أما باب وداكم نصيب يعني وابو هاتنا عراق لبغداد نشتن دانشتن لبغداد بعقوبة باشان هاتنا هولير دوسيك خويان قيد كرد ببوليس آخر شي دي كنازان أوانا بونا بوليس لهولير نقلي كويان كردن باب ومام ودوسي خزميجي او ذا شيء عندنا قلتيان لقشري هريكا او دا شيء بدنا با لويدا بنسك حكومتي او وقتي مدير شرطه وذا من لا يك لو جورانا يكويا يقشري كويا لوي لدايق بويم صالي فينجي مانجي يانزي 1928 مسكو
يوم الكحلي تبجاني من كردي من دزاني كتوم مكتبه بس ورده لقى كتابي كان وطلبه كان يتر ابتدائي يعني سرتايم هر لكوية تاوكر باش سرتاي تشوينا متوسطة هر لكوية يعني ناواندي حتى بولي سيم متوسطة تاوكر يتر بابم قواسترا وبو هولير هاتا إيرا هولير ثانوي لهولير تاوكر جاباوكم خوي فنيش كرت يعني لبوليسايتي درسو هستا مالا كمان همو قواستا وبو كركوك ساقي عقيقي شراب وينا لا قروي شيشة ديخن برجينا بغير جامو شراب من نيمة هورا زيد الباق واكو آوينا لكركوك فيربوم فير عود أمن قوتم أما لهوليرو باشان صالي بنجا كبابم خوي فنيش كر لشرطين ما قوتي دتينا كركوك بلك لا شركة يعني إيش IPC شركة نوت إيش بدوز موا هاتينا كركوك انجا لوي لكركوك بوما ماموستاي قطاب خاني آسوريا كان ابتدائي او مامۆستایەتیە وای کرد کە هەندێک خەڵکان بناسم و پاشان لەگەڵ هەول کەرکووچیەکان تەعارفم کرد ئەنجا بە سۆراغ و ئەولا و دە ساڵ ماینەوە پاش ساڵێک زانیم کە گۆرانی بێشەواندا گۆرانیان لەگوت طبعا فرقەی مۆسیقایان لەگەر بوو سەرۆکی ئەو فرقەیە لە مەسکەنی خۆی لە ئوتێل دەژیا لەوێ ئەوەی کردبوو وەکو ماحەدەك ئیعلانی کردبوو ئەوی دەیەوێ عود فێربی مۆسیقا فێربی ئەمن فێری دەکەم بە پارە وەڵا کە ئەوەم دید گوتم وەڵا دەچوم چووم لەگەری ئیتیفاقمان کرد مانگێ دینارێکی دەدەمێ هەفتەی دووسێ جار دەچم عودم فێر دەکا وەڵا دەچوومەوێ لەکەنە خۆی عودێکی دەدا دەستم فێری دەکردم دیدی هەتا باش فێر بووم کە فێر بووم لەو قوتابخانەی ئاسووریەکان کە گوتم مامۆستا بووم مامۆستایەکی موسڵاوی لێبوو خەڵکی مووسڵ بوو پیر بوو بەتەمەن بوو بەس دەرسی دەگوتەوە ئەوەش دیارە وەختی خۆی گەنجایەتی گۆرانی بێژ بووە و عودی هەبوو عودێکی هەبوو گوتماندا هەندێک عودمان لۆ لێدا وەڵا عودەکە هینا لێی دەدا سوعاد و کەنمات دەلالۆی دەلا سوعاد و ئەوە گۆرانێکی موسڵاویە زۆر خۆشی دەگوت بەس دوایە کە خەلاص بووین گوتی ئەو عودەی دەفرۆشم ئەگەر کەس هەیە بیکڕی گوتم وەڵا ئەمن دەمەوێ لۆ کەس ئەمن دەمەوێ بە چەندی گوتی بەواندا گوتم ئێ باشە سەری مانگێک کە مەعاشمان وەرگرت وەکو ئاخر لەگەر من مامۆستا بوو گوتم هەر لە مەکتەبێ 3 دینارەکە دەدەمێ ئەڵێن جوانە وەکو حورە گەردەن سپیە ئەڵێن جوانە وەکو حورە گەردەن سپیە ڕێک و بێ قسوور و هیچ عیبی نییە ڕێک و بێ قسوور و هیچ عیبی نییە بەڵێ جوانە و زۆر نازدارە کیژی ئەم دێیە بەڵێ جوانە و زۆر نایە بە شۆخی ئەم دێیە ساڵی 1956 تەعین بووم لە کۆیە دیسان ماڵمان گواستەوە بۆ کۆیە ئەمن لەوێ بوومە مامۆستا لە کۆیە 4 ساڵ مامەوە لەوێ وەزعەکە تێک چوو تەقریبەن ساڵی بۆ 61
دیسانەکە گواستمانەوە هاتینەوە هەولێر. مامۆستا شەفیق سابرمان هەبوو، مامۆستای سرودمان بوو، سرودی پێدەگوتین. ئەوجا ئەمن دەنگم خۆش بوو بە منداڵیەوە دیارە، ئەو مامۆستایە یعنی زیاتر ئێحتیمامی بە مندا، مامۆستا شەفیق سابر. یعنی هەر ساڵەی فرخەکی نەچید و شتیوایان دادەمەزان لە قوتابخانەکان، 5-6 تەڵەبەی دەنگ خۆش دەیانکەنە وەکو فرخەی نەشیدی مەکتەبەکە. ئەوجا هەموو ساڵێ ئەمن هەر دەمامەوە وەکو قوتابیەکی دەنگ خۆش. ئەمنیان دەردەینا سبەینان لە ئیستیفافی سبەینان سرودەکەم دەگوت، گۆرانێکم دەگوت. جا کە گەورەش بووم ئەو ڕەغبەتەم کە ئەمن حەزم دەکرد بە تایبەتی لەو فترەیە تاهر تۆفیق بەرەحمەت بی تەقدیمی کردبوو لە بۆ ئیزاعەی کوردی بەغدا وە قبولیان کردبوو، ئەوش دەنگی خۆش بوو لە کۆیە گۆرانیان دەگۆت لەگەر برادەرەکانی سێوە و مەلا ئەسعەد و ئەوانە شەوان جێمان لێ دەبوو لە دەشتێ لە ناو باغان گۆرانیان دەگۆت و ڕایان دەبوارد. ئەمە لەسەر بانان دەنووسین جێمان لە دەنگیان بوو. شادی بودل جبجه اکن گردوشی ودل بارا و زمان شوا برزاکن ملیم کچ اکن شوا برزاکن ملیم کچ اکن ورلم بجی بدل برم کە چوومە بەغدا دەرفەتم بۆ هەڵکەوت گوتم ئەرێ من لۆ نەچمە ئیزاعی بزان و قبولم ناکەن. وەڵا چوومە ئیزاعی وەختی تعقیدات نەبوو، هەروە چووم پۆلیسێک لەبەر دەرکەی بوو، گوتم دەچمە بەشی کوردی. بەشی کوردی و عەرەبی یەک بینایە بوو، یەک دەرکە بوو. ئەتوو واوە دەچوویە ژوورێ، ئەوجا واوە دەچێ ئەوە بەشی عەرەبی بوو ئیزاعی بەغدا. هێستا تەلەڤیزیۆنیشتی وا نەبوو، ساڵی 52-53. واوەش دەچووی بەلای دەستە چەپ بعد دەداوە پشت بینایەکە بەشی کوردی بوو. بەشی کوردی پێکات بوو لە یەک بڕێوەبەر، دوو موزیع و ڕەفیق چالاک متەرجم و یەکی تریش مەسئولی مەکتەبەی بوو. ئەو 5-6 کەس بوون. تەقدیمم کرد گوتم ئەمن فلانم لێرە لە دارالمعلمین عالیە قوتابیمە و وابزانم دەنگیشم خۆشە، حەز دەکەم هەفتانە لێرە وەکو گۆرانی بێژانی ئەو وەختە بێم لێرە گۆرانی بڵێم. ئێگوتی باشە تاقید دەکەینەوە. وەڵا فرخەی مۆسیقاش هەر حازر بوو، لە ستۆدیۆ دانیشت بوون، بانگی کردن گوتیان ئەو گەنجەی تاقی بکەنەوە، ئەگەر دەنگی خۆش بی هەتا قبولی بکەین وەکو گۆرانی بێت. وەرە لەم بژی خۆشەویستم بە، وەرە لەم بژی خۆشەویستم بە، بۆ ئەم شادیە تۆ دڵنەرم بە، بۆ ئەم شادیە تۆ دڵنەرم بە. وەڵا چوین لەگەر تیپەکەی مۆسیقای ئەو وەختی. یەک لە مۆسیقاژەنەکان قادر دیلان بوو، خەرچی سلێمانی بوو، دوایە تیپی مەولەوی دامەزران لە گەروولێم و ئەوانە. یەکی تریش ئەحمەد خەلیل بوو،
ئەوەش خەرکی لای دهۆک بوو ئەو دوانە کورد بوون ئەوانەی دی هەمووی عەرەب بوون گوتیان هێڵە غەنی فەتشی ئەمن گۆرانێکی تار تۆفیقم گۆن بۆخوا وازام مەقامەکەی شیرین بەهارە یەک دوو دێرم لێ گوت پێیان خۆش بوو غەنی فەت بەستە بەستەیەکیشم پێوە لەبیرم نیە نازام چ بکەم جەرگم سوتاوە بۆ شتێکی وها وەڵا گوتیان زێن هاتە دەرێ ڕئیسەکەیان بە مامۆستا کامیلە گوتی وەڵا سۆتە کولی زێن یانی دەنگی خۆشە و باشە گوتی زێن هاتەوە ئیتر لەوێوە قبولیان کردم شادی بۆدڵ جێبەجێ ئەکەین گرد و شی و دۆڵ بەڕاو و زەمان شادی بۆدڵ جێبەجێ ئەکەین گرد و شی و دۆڵ بەڕاو و زەمان کێوە بەرزەکان ملیەن کەچەکان کێوە بەرزەکان من کە تەقدیمم کرد لە بۆ ئێزای هەر بە ناوی ئەندریۆس تەقدیم کرد و لە حەفلەکەش هەر ناوم ئەندریۆس بوو دەیگوت ئێستا گوێتان لە هەنگێکی گۆرانی ئەندریۆس دەبێت ئەوجا پاش مانگەک دوو مانگ مامۆستا کامیل مدیر بانگی کردم گوتی مامۆستا ینی ئەندریۆس ئەو ناوە لەگەر گۆرانی کوردی ڕێک ناکەوی زۆر کاغەزمان لە بۆ دێ دەرێن ئەو ئەندریۆسەش گۆرانی دەرێ ناوەکەی غەریبە عەجیبە چێندەریە لە منیان دەپرسی گوتی ئەگەر ناوی خۆت بگۆڕی ناوەکی کوردی بدۆزەوە بۆ خۆت گوتم باشە وەڵا هەفتەیەک چوو گەڕامەوە گوتی هاتت کرد یەک دوو ناوم پێ گوت ڕای لێ نەبوو گوتی ڕاوەسە ئەتوو گوتت ینی بە منی دەگوت ئەتوو گوتت ئەتوو باب و داکت و ئەوانە لە تورکیاوە هاتینوە نییە گوتم بەرێ گوتی ئێ باشە تورکیا مەنتیقەی وان و ئەو گوندانەی کە ماڵی بابت لەوێ بوون بابەت و باپیرت و ئەوانە ئەوە ناوچەیەکی کورد دەچانیە ناو لێ دەنەین باکووری باکووری ناوەکی خۆشە مۆسیقیە گوت وەڵا ڕازەکەی خۆشە ئەمن ڕازیمە ئەوجا لەوێوە ناوم بۆ باکووری مسکۆ 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 مسکانێ ئەرێ مسکۆ 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 خەڵیتە دەیگانی ئەرێ مسکۆ 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 مسکانێ ئەرێ مسکۆ مسکۆ ئەمە ساڵی 6 نەقلی هەولێر بووم یەک تاقە مۆسیقیش نەبوو هیچ عازفێک نەبوو ئەو من بەس عودم لێ دەدا لەگەر حەیدەرە کەچەلی ئەو وەختی گۆرانی بێژ بوو بوومە برادە دەنگی زۆر خۆش بوو ئەمن دۆستایەتیم لەگەر پەیدا کرد ئەویش لە من ڕاهات چونکە ئەویش لە حیاتی خۆی بە مۆسیقا بەعود نە بەعود نە بە هیچ گۆرانی نەگوت هەروە دادەنیشتر گۆرانی دەگوت کە دیتی لەگەر عودەکە گۆرانەکەی خۆشترەوە عاڵەمەکە زیاتر خۆشیان دەوێت ئیتر بووە دۆستێکی زۆر پێکەوە هین بووین هەر دەچوە هەر جەیەکی داوەت کرا بە دەیگوت باکووری داوەت بکەن بێ دێم نە ئەو نەیە ئەمن نایەم وای لێ هاتبوو ئەوجا کە داوەت دەکرا یان ئەمن یان داوەت دەکرد حەزم دەکرد حەیدەرم لەگەربی بەدایم پێکەوە بووین پاشان وردە وردە لە هەولێر دووسێ قوتابی وەختی خۆی کە ئەمە چووم ئەوان هێشتا لە پەیمانگا لە بەغدایە دەیان خوێن پەیمانگای هونەرە جوانەکان یەکیان مەسەن یەحیە مەرجان بوو بە ڕەحمەت بی یەکیان جەمال هیدایەت بوو ئەوانە دووسەیەک هەبوون هێشتا لە مەعهەد بوون تەخەروجیان نەکرد بوو لەبەرەوەی کەس مۆسیقی نەبوو ئەوانیش هێشتا فێر نەبوو بوون بەس کە فێر بوون ئەمن هێشتا لە هەولێر بووم ئەوجا کە هاتن ئیتر برادەرایەتی و کۆ دەبووینەوە و تیپماندانا و نازانم چی ئەوها
رشار ومدقشة تشني قولوكا أبرو رشار ومدقشة تشني قولوكا ما يجينا ورونخشينا وهرواكو بوكا ما يجينا رونخشينا هرواكو بوكا چند جوانا وهوي جيانا كيجي أمدين چند جوانا وزورنا يا باشوخي أمدين لها مو كردستان أو دو تيبيو هبو مولوي لسليماني باواجي كأمن دامزران لطلبة كان خوم لكوية انجا پاش دان ورده لها وليرو وانا پیدا بون اوانا كهلم جاردن زاهر محمد بو سردار احمد بو اكرم باقي بو وريا احمد النا وريا قادر هبو وريا تريش هبو شش حفت كذا اوانا دتوما سرتا او هابو انجا هينام على تكاني خومم دابش كرد يك عودم دا يك كمان جم دا يك ناي شمشال سردار لو خوي ديزاني سردار استازور مشهوره بعزفي هو ناي شمشال اواني تر كمان جو عودو وانا امن فيرم كردن والله باش دوسي مانغان تيبكي باش لي درسو وايلي هات حفله كان كرد گنجاني كويا امنيش تيبكم برد لغير تيبكا غوراني خوش والي دا عالمك اندماجي كرد يعني انسجامي كرد لغير تيبكا خوش يعني وستن ترجيع عندك كردن كأمن هات مهوليري اوان يتر لو خويان قطابية كان خلشي تريان فرد كردو وايلي هاد يتر كوي بري عازفو كمان جنو او جنبو او جا كورسي عندنا اسا كورسي كوي زور مشهورة كتكان وكوركان دنگ خوش اداي باش جوان واري جوي كانت صافي التونا جوت ممكولة دواكو هرنينا واري جوي كانت صافي التونا جوت ممكولة دالي هرنينا هاي ملانجن يكم كتابم ترجمة بو كتابة انجليزي How to Sing ناوي How to Sing يعني شون غوراني دلي يعني غوراني بلين يعني شونيتي غوراني امن ترجمة مكر وهم ببازاني شونيتي غوراني غتن شونيتي غوراني غتن كتابة قسكبو باسي اودكا خوي كابراي مؤلف چند معاناتی هبو دیاره دنگ خوش بو ویسیتی ببریتا گورانی بیش بوی نکراوا بچه حالک بچه زحمتک بویتا او گورانی بیش و پاش دان او جا لسر موسیقا وشتیواج دنوسی امنیش ترجمه کرد بناوی چونیتی گورانی گوتن حزم ذكر مثلا بتسمع اوروبا موسيقى شي باش فير بم تطويري دنجي خوم بكم لا بايمانغا هزارها بايمانغا وكليات وجامعات هي لبو اوشتانا فيهم نكرا يعني بتسم زور حزم ذكر بتوباما بايمانغا شوينك جامعة موسيقى لهر شوينك بايا هو زور هين بو يعني مشغوليتي فكر بدايم او ابو